ئابی کەواجبی سەرشانی ئافرەتەکەی وەختی ئیش لە کاوپارەی پێیاکە پارەکە تەوزیع کات لە مارێ یاخود بابەتی بە زۆر بەشودان یاخود بە زۆر بەشودان لە تەمەنی زۆر بچوو. مامۆستا شیراز مەجید ئەمین مامۆستای زانکۆ لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەمڕۆ لە ڕۆژی 25 تشرینی دووەم کە 25 نۆڤەمبەرە وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوە بەرامبەر بە توندوتیژی دژی ژنان سیمینارێکمان پێشکەش کرد وەکو هۆشیارکردنەوە و بەرەو کردار لە هۆشیاریەوە بەرەو کردار لە کۆمەڵگاکەمان. لە میانەی سیمینارەکەدا پێشتر وا پێویستی کرد کە باسیەوە بکەین لە بەرچی 25 تشرینی دووەم هەڵبژێردراوە وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوە بەرامبەر بە توندوتیژی ژنان. دیارە چیرۆکەکەی دەگەڕێتەوە لە بۆ ساڵانی 1960 کە لە کۆماری دۆمینیکا خوشکەکانی میراباڵیان پێدەرێن سێ خوشکی هەبووە کە ئیشیان کردووە لە سیاسەت و لە مافی ژناندا بەرامبەر بە دیکتاتۆری ئەو سەردەمەی ئەو کۆمارە زۆر زۆر بە شێوازێکی درەندا ئەوانە سزادراون و دواتر کوژراون بە شێوازێکی زۆر درەندا. لەبەرەوە نەتەوە یەکگرتوەکانی ساڵی 1999دا بڕیاری ئەوەی دەرکردووە کە ئەم ڕۆژە وەکو ڕۆژی وەکو ڕێزێک بەرامبەر خوشکەکانی میراباڵ لەو کۆمارەدا کە بەو شێوازە ناشرنە و درندانەیە توندوتیژیان بەرامبەر کراوە بکرێتە ڕۆژی بەرەنگاربوونەوە بەرامبەر بە توندوتیژی ژنان. لە سیمینارەکەدا زۆر باقوڵی باسی ئەو بابەتەمان کرد کە گوتمان توندوتیژی جۆرەکانی و شێوازەکانی جیاوازن چونکە شێوازی توندوتیژی تەنها شێوازی جەستەیی فیزیکی نییە واتە تەنها لێدان و کوشتن و خۆسووتاندن نییە وەکو توندوتیژی دەرونی هەیە توندوتیژی ئابووری هەیە توندوتیژی لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان و دیجیتاڵەوە هەیە زۆر و ڕێگەی توندوتیژی هەیە کە بەرامبەر بە خێزان توندوتیژی کۆمەڵایەتی هەیە توندوتیژی خێزانی هەیە هەموو ئەوانە دەستنا ناو ڕێڕەوی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان بەڵێ ڕێکخراوی زۆر ڕێکخراو هەنا کە دامەزراون لە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر ژنان بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا وەکو ئەو ئامارێکە لە بەردەستمانە نزیکەی دەتوانین بڵێن لە سەتا 0.2 گۆڕانکاری کراوە لە هۆشیاریدان لە خەڵکی واتە گۆڕانکاری بەرەو باشی ڕۆیشتێکە ئەوەش ئامارێکی کەمە لە چاو ئەو پێشکەوتنە و ئەو هەموو هۆشیاریدانەوە و ئەو هەموو ڕێکخراوەی کە لە جیهاندا هەیە تەنانەت لە دوا ئاماردا نزیکەی 316 میلیۆن ژن لە جیهاندا لە خلالی 12 مانگی ڕابردوودا بەرەنگاری توندوتیژی بۆتەوە کە ئەمەش ڕێژەیەکی گەلک زۆرە کە لە خلالی ساڵێکدا لە جیهاندا ئەوەندە ژنە بەرەنگاری توندوتیژی بێتەوە. بەڵام بەدڵنیاییەوە هەموو جۆرە ڕێکخراوەکان و ئەو هەموو سیمیناراتانە و ئەو کارانەی کە لە بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی و کۆمەلگا دەکرێت هەمووی کاری باشن و هیوادارین بەردەوام بێتن بۆ زیاتر هۆشیارکردنەوەی خەڵک و ڕێزگرتنی ژنان چونکە ئێمە دەبێ ئەو شتە بزانین کە ژنان دایکن ئەگەر ژنێک توندوتیژی بەرامبەر بکرێت ئاخۆ چۆن دەتوانین منداڵێکی تەندروست پەروەردە بکە ئەگەر خێزانێکی تەندروستی دروست نەکرد چۆن دەتوانین کۆمەلگایەکی تەندروستمان هەبێت لەبەرەوە توندوتیژیکردن بەرامبەر بە ژنان دەبێتە هۆی وێرانکردنی کۆمەلگایەک نەک تەنها خێزانێک. حەسیبە ئەحمەد ئەندای ملکێچێتی ژنان پێویستە ئەو کۆڕ و سیمینارانە زوو دووبارە بکرێن نەکە ڕۆژەکانی ڕۆژی توندوتیژی 25 ئۆکتۆبەر شەرمی هەر لەو ڕۆژە بکرێت ڕۆژی دیکەش بکرێ باشە بەڵام نازانم خەڵک بە جۆرە تێیدەگا کە نایەن کەم دێن بەشدار دەبن تێیدا دەنا ئەو زۆرانە خۆشەرنی هەر ژن برەی دەربارەی پیا زۆر بە غەڵەت تێدەکە جاری واوە دەزان ژنەکان هەان دەدەن دەربارەی پیاوەکان نەخێوانیە جارێ ژن دەربارەی پیاوان غەڵەت تێدەکا توندوتیژی بەکاردەینیتن ئەمە پێمان خۆشە بە یەکسانی خەڵک بژیە بە یەکسانی بی نەک توندوتیژی کەس بەرامبەری کەسی نەکاتن هەموو کەس حەقی مافی خۆی هەیە کە بە چ جۆرەك بیر دەکاتەوە بە چ جۆرەك دەژیە قەیدی نییە کە زانیت غەڵەتە چی کردیە ئامۆژگاریەکی بکە ڕێگە چ ڕاست بەس نەچوو لەو لە دەرێ لە دۆرێ مەدا ئەجا هیوادارم ئەو شانە دووبارە نەکتەوە زوو ئەو کۆڕ و سیمینارانە بکرێت.